برایانی بەڕێز و ئیماندارانی خۆشەویست، سەلام و ڕەحمەتی خوای پەروەردگارتان لەسەر بێ. ئازیزەکانم، معلومی جەنابتانە ئێمە لە هەفتەیەکدا ڕۆژێک یا بڵین سەعاتێکە خوای پەروەردگار بۆی دیاری کردوین کە کاتی جومعەیە و واجبە لەسەر هەموو ئینسانێکی ئیماندار لەو دەقەیەدا وجودی هەبێ لە مزگەوتەکانی ماڵی خوای پەروەردگار و گوێ لە ئامۆژگاری مامۆستاکان بگرێ. ئەو جومعەیە یا ئەو ڕۆژە ئەو مامۆستایە باسی چی دەکا و داوای چی دەکا و ڕوونکردنەوەکانی لەبارەی شەریعەتی خوا و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام چی دەبێ. ئەوەیشی کە ئێمە لێرە کۆکردوتەوە تەنها و تەنها ئەوەندەیە کە ئێمە لەبەر ڕەزامەندی خوای پەروەردگار و بۆ بەجێهێنانی فەرمانە لە فەرمانەکانی خوای پەروەردگار تایە کۆبووینەتەوە. بۆیە هەر کاتێک لە هەر مەجلیسێکی ئاوادا ئەوەی دەیبیسین و ئەوەی گوێمان لێ دەبێ بەرپرسیارەتی قیامەتمانی لەسەر دەبێت و لە پرسینەوەیمان لەسەر ئەبێت و وەخوای پەروەردگار محاسەبەمان لەسەر ئەکا لەسەر ئەوەی کە بیستت کردارت پێکرد، بیستت بە دوا داچوونی پێکرد، ئەو حرامەی کە مامۆسا باسی کرد لێی دوورکەوتیتەوە یا ئەو حەڵاڵەی کە مامۆسا باسی کرد تۆ هەوناوت بۆنە. وێ بەڕێزەکانم، زۆر جا مامۆسایانی بەڕێز لە وتارەکانە زۆر شتان باس ئەکا، بەڵام جاری وا هەیە لە زۆر مەسائیلدا بێئاگاین، بەتایبەتی مەسائیلی وەلاءوبەڕا وەلاممان بۆ ئیمانداران و خوا و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام و بەڕائەتمان لە هەموو کوفر و شرک و تاوان و خراپەکاریەک. بۆیە ئینسانی موسڵمان لەوە تێبگا بۆ عیبادەت دەکا، بۆ خوا دەپەرستێ، بۆ ڕێگەی خوا ئەگرێ، دەبێت ئەوە لەوە تێبگا کە پەرستشی خوای پەروەردگار تەنها بریتی نییە لەو نوێژەی کە من و تۆ ئەیکەین، یا تەنها بریتی نییە لەو عیبادەتەی کە لە پەنهانیەکی شاجاری وایە دەیکەین. عیبادەتی خوای پەروەردگار ئەکسەریەتی شتەکان دەگرێتەوە لە ژیانی ڕۆژانەماندا، تەنانەت چوونە لای خێزانەکانیشمان. سەحابەیە فەرمووی یا ڕەسوول الله عەلەیهی سەڵات وەسەلام، چوونە لای خێزانەکانیشمان عیبادەتە؟ فەرمی بەڵێ. فەرمی چۆنەوە شەهوەتی خۆمانەوە بەتاڵی ئەکەنەوە. فەرمی ئەی ئەگەر لە حرامات بەتاڵی بکەیتەوە تاوان نییە؟ فەرمی بەڵێ. فەرمی مادەم لە حەڵاڵە بەتاڵی دەکەیتەوە لە لای خێزانەکەی خۆت بە عیبادەت بەرحیسێب دەبێ. کابوو هەر کاتە چوونە لای خێزانەکانیشتان کە بچنە لایی بە هەمان شێوە بە عیبادەتێک سەیری بکەن، وەکو چۆن کار و کەسابەت بە عیبادەتێ سەیر دەکرێت، وەکو چۆن هاتنە مزگەوتەکان بە عیبادەت سەیر دەکرێت، دەبێت لە ژیانی ڕۆژانەشدا بیر لەوە بکەیتەوە ئایا ئەوەی کە خوا لێمان داوا دەکا چییە؟ بەڕێزەکانم، لەم سەردەمەدا و لەم کاتەدا لە هەموو عالەمما و تەنانە لە ناو خودی خۆماندا دژایەتیەکی بێوێنەی ئیسلام دەکرێت. بە ئەنواع و ئەشکال ڕێچکە و ڕێباز دەهێنن بۆ بەربەستکردنی لە بەرامبەر دین، لە بەرامبەر ئیسلام، لە بەرامبەر مەنهەجی خوا و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام، هەر ڕۆژی و بە ناوێک، هەر ڕۆژی و بە جۆرێ لە جۆرەکان. بۆیە خوای پەروەردگار ئینزارمان پێدەداتەوە و پێشمان دەفەرمێ الله ولي الذين آمنوا يخرجهم من الظلمات إلى النور. پاشان پێدەفەرمێ چی؟ والذين كفروا أولياؤهم الطاغوت يخرجونهم من النور إلى الظلمات أولئك أصحاب النار هم فيها خالدون. خوای گەورە پێمان دەفەرمێ ئەی ئیمانداران، خوای پەروەردگار پشت و پەنا و یارمەتی دەری ئینسانی ئیماندار و موسڵمانانە کە کاتێکە لە ڕێچکە و ڕێبازی تاریکایەکان و ڕزگاری دەکات و بۆ ڕێچکە و ڕێبازی ئیمان کە نورە. کاتە خوای پەروەردگار کاتێک وشەی ظڵومات بەکاردەهێنێ لەم ئایەتەدا، ظڵومات جەمعی ظەلمەیە، واتە یەک ظڵوماتمان نییە، یەک تاریکیمان نییە، کۆمەڵە تاریکیەکمان هەیە بە دوای یەکا دەدێت. تاریکایەکان بریتیە لە شەهوەت، بریتیە لە تاوان، بریتیە لە ڕێبازی شەیطان، بریتیە لە ڕێبازی کوفر و ئیلحاد و بێباوەڕی، بریتیە لە ڕێچکە ڕێبازەکانی غەیری دینی خوا، نەسڕانیەت، جوولەکە، یەزیدیەت، مارکسیەت، چەپ و هەموو ڕێبازەکانی تر، هەمووی کوفرە. و خوای پەروەردگار پێمان دەفەرمێ ئەی ئیمانداران، من وەلی و یارمەتی دەری ئیماندارانم لە ڕێچکە ڕێباز و خراپەکارەکان ڕزگاریان دەکەم. بۆچی؟ بۆ ڕێبازی خوا و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە ڕێبازی وشەی نور بە تاکێناوێتی خوای پەروەردگار، واتە تەنها ڕێبازێک و تەنها مەنهەجێک و تەنها کارێک کە خوا پێی قبوڵە، تەنها بەرنامەکەی خۆیەتی کە ئیسلامە و ئیمانی لەگەڵدا بێت. کابوو لە ژیانی ڕۆژانەماندا ئەوەی کە ئەیکەین بە بەرنامە بەکاری خۆمان ئیشی لەسەر دەکەین بە ئاگادار بین لە ئیسلام لا نەدات. لە معاملاتماندا، لە هەڵسوکەوتماندا، لە تەعاملماندا، تەنانەت لە هەڵسوکەوتکردن لەگەڵ
ماڵ و منداڵەکانیشماندا با پەیڕەوێکی ئیمانی و ئیسلامی بێت باوەکو کابراایکی مارکسیمان وا لێنێت کە پێی وابێ ئاسایی ژنەکەی بڕاتە دەرەوە لەگەڵ کیا تەعامل دەکا لەگەڵ کیا هاتوچۆ دەکا و چۆن دەڕوات و چۆن دەچێ ئاساییە لەوەی ژنەکەی باوەشکا بە پیاوێکی بێگانەدا ئەم لاولای ماچ بکە ئاساییە لەوەی مناڵەکەی بە تەبیعەتی حاڵ نوێژ بکە یان نوێژ نەکا کابۆ ئەم ڕێچکە و ڕێبازانێک کە خوا بۆمانی باز دەکا سەرچاوەکەی لە چی دەرەچێ سەرچاوەکەی لە کوفر و بێباوەڕی دەرەچێ بۆیە خوای پەروەردگار پێمان دەفەرمێ ئاگادار بن ڕێچکە و ڕێبازی بێباوەڕی زۆر زۆرە لە مەقابلی خوای گەورە دەفەرمێ چی لە مەقابلی خوای گەورە پێمان دەفەرمێ چی والذین کەفەڕوا ئەوانەی کە بێباوەڕ بوون و ڕێچکە و ڕێبازی غەیری خوایان گرتووە و شوێن منهجی غەیری خوای گەورە چوون واتە هەموو ڕێچکە و ڕێبازەکان و غەیری ئیسلام بە عەلمانیەت دەڵێ بە مارکسیەت دەڵێ بە یەزیدیەت دەڵێ بە هەموو ڕێچکە و ڕێبازەکان کە تۆ بیبینیتەوە و بە عیبادەتەکانی دەڵێ وەکو کابرایەک دەیوت لە هیندستانە 30 ملیۆن جۆر عیبادەت هەیە 30 ملیۆن یەکێ سەگە پەرستێ یەکێ مشکە پەرستێ یەکێ گا پەرستێ یەکێ ئافرەت دەپەرستێ یەکێ منداڵە کورکێکی پێوەیە ئەیپەرستێ یەکێ مەڕێک دەپەرستێ پێی وایە موعجیزەیە کە لە ناویانە دروست بووە 30 جۆر عیبادەتکردن لە وڵاتێکی وەکو هیندستانە 30 ملیۆن جۆر عیبادەتکردن لە وڵاتێکی وەکو هیندستانە لە مەقابلی ئەو هەموو عیبادەتە خوایەک عیبادەتی ئەوێ لە ئەویش ئەوەیە بریتە لە عیبادەتی ئیمانداران و مسلمانان لە وڵاتەدا کابوو باقی عیبادەتەکانی تر چییە کوفرە بەرەو کوێشە بەرەو ئاگرە خوای گەورە دەفەرمێ چی والذین کەفەڕوا ئەوانەشی کە بێباوەڕ بوون ئەولیاؤهم الطاغوت یارمەتی دەرەکانیان و هاوکارەکانیان تاغوتەکانن یخرجونهم من النور إلى الظلمات لە نوری خوای پەروەردگار و لە ئیمان دەریان دەکەن و دەیانبەنە تاریکستانیەکانەوە یەکێ ڕایەکێشە لە ئیمانەوە بەرەو نەسڕانیەت یەکێ ڕایەکێشە لە ئیمانەوە بەرەو عەلمانیەت یەکێ ڕایەکێشە لە ئیمانەوە بەرەو ئیلحاد و تاوان و خراپەکاری و کوفر یەکێ ڕایەکێشە لە ئیمانەوە بەرەو شەهوەت و پارە و پەرستن و دنیاپەرستی ئەمانە چێ هاوکارەکانیانن ئەمانە تەواغیتن کە عولەمایان دەفەرمێن یەکێ لەو تاغوتانە شەیطانە کە 5 جۆر تاغوتمان هەیە بەڕێزەکانم یەکێ لەو تاغوتانە کە بە دەرەجە یەک هەیە شەیطانە پاشان بریتیە لەو دەسەڵاتانەی کە لە وڵاتانی ئیسلامیدا بە تایبەتی کە حکم دەکەن چون بۆ منهەجیەتیان منهەجەتێکی ئیسلامی نییە بڕۆ سەیرکە لە هەموو قەنەواتەکانی فەضایەکانی وڵاتانی ئیسلامیدا بە دەگمەن قەناتێک دەبینیتەوە پێودێتە قەناتێکی ئیسلامی واتە بابەتێکی وتار ئادابێکی ئیسلامی فقێکی ئیسلامی پێشکەش بکە تەنها کۆمەڵە بابەتێک پێشکەش ئەکا کە سەری لە کوفر و ئیلحاد و شەهوەت و داوێن پیسی و بەدڕەوشتی و خراپەکاری و سەری دەرهێناوە چێ لێی بەرپرسە دەسەڵاتدارەکە چییە تاغوتە تاغوتەکە چییە ئەو کەسەیە کە حکم بە غەیری خواکە کە حکم بە غەیری قورئان دەکا کە حکم بە غەیری ئیسلام دەکا کابوو خوا پێمان دەفەرمێ ئیمانداران کاتێکە لە ئیمانەوە خوای ئەیان بەر بۆرە تاریکستانەکان دەسەڵاتدارێک هەیە خەڵکانێک هەیە کە وایان لێ دەکا با ئێمە هەموو تاوانێک نەبینەوە بۆ لای شەیطان و پێمان وابێ هەموو تاوانە شەیطان پێمان دەکا جاری وایە خۆمان لەناو تاوانەکەی داین و خۆمان هەوڵی بۆ دەدەین ئینسان خوای پەروەردگار بەرچاوڕۆشنی پێداوە هەر لە دنیادا عیبادەت دەکا كل مولود يولد على الفطرة پێغەمبەری خوا فەرمێ عليه الصلاة والسلام هەموو بەندەیە لە بەندەکانی خوای پەروەردگار لەسەر فطرەتێکی پاک لەدایک دەبێ ئیما ئەبەواهما یوهەویدانیه یا باوکەکەی ئەیکا بە جوولەکە ئەو یونەسڕانیه یا ئەیکا بە مەسیحی ئەو یومەجوسانیه یا ئەیکا بە ئاگرپەرست ئەی لەم سەردەمەدا ئەیکا بە مارکسی ئەیکا بە کۆمۆنیست ئەیکا بە شووعی ئەیکا بە چەپ ڕەخنە لە خوا ئەگرێ ڕەخنە لە پێغەمبەری خوا ئەگرێ ڕەخنە لە ئیسلام ئەگرێ و پێشی وایە ئەم ئیسلامەی کە باو باپیرانی ئێمە و پێغەمبەران و پیاوچاکان کە هێناوێتی بریتیە لەو ئیسلامەی کە ئەمڕۆکە خەڵکانێک بە ناوی تاوان و خراپەکاریەوە دروست کراونەت و دایانەوە شوبهەی بخەنە سەر ئیسلامەوە بڵێ ئەوە ئیسلامەکەیە بەڵام بیر لەو ڕابردووی ئیسلامە دینداری خواناسە پیاوچاکانی وڵاتانی ئێمە نەکاتەوە کە چۆن ئیسلام هاتووە چۆن ئیسلام پێگەیشتەوە بە ڕێزەکانم کەوابوو ئەگاداری ئەوە بن خوای پەروەردگار پێمان دەفەرمێ چی یەهدی به الله من اتبع رضوانه
خوای پەروەردگار هیدایەتی ئەو کەسانە دەدا کە مەبەستیانە و ڕەزامەندی خوای پەروەردگار بەدەست بێنێت کابوو ئەگەر بە فیترەتێکی پاکەوە هاتین و مەبەستمان خوا بوو و فیترەتی منداڵەکانیشمان ڕۆشن کردەوە لەسەر ئیمان و ئیسلامەسی و لەسەر دینداری وامان لێ دێ وردە بۆ لای خوا ئەچین بەڵام ئەم فیترەتە لە ژیانی ڕۆژانەماندا ئەگەر گەشەمان پێ نەدا وەکو دارێک ئەگەر بێت و ئاوی نەدەی چەکەرەنەکە وردە دەکوژێتەوە بە طبیعەتی حاڵیش کاتێک کە کوژایەوە ئیمان لە دڵ و دەروونە وجودی نامێنێ بۆیە خوای گەورە دەفەرمێت چی ثم قست قلوبهم من بعد ذلك فهي كالحجارة وأشد قسوة ئاگادار بن کاتێک کە ئیمان لە دڵ و دەروونەکانمانە نەما دەفەرمێ خوای پەروەردگار دەفەرمێ ئەو جۆرە دڵانە وەکو چی لێیە ڕق دەبێ وەکو بەرد بگرە لە بەرجش ڕقتر دەبێ وەکو ئیمامی غەزالی دەفەرمێ هەر کاتێ دڵەکانمان ڕق بوو با قورئان بخوێنین ئەگەر بە قورئان خوێندنیش دڵەکانمان نەرم نەبوو بگری بۆ ئەو دڵەی کە بە قورئانیش نەرم نابێ ئەوە من یەکەم کەسم لەو کەسانە ئەبێ چەند کەسمان وابی بە قورئان دڵمان نەرم نابێت بە ئاەتەکانی خوا دڵمان نەرم نابێت بە فەرمایشتەکانی خۆ پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وەسەلام کە باسی بەهەشت و جەهەنەممان بۆ دەکات دڵمان ڕاناچەڵەکێ لە ترسەکانی جەهەنەم و لە خۆشیەکانی بەهەشتیش لە گەورەی خۆ و دەسەڵاتی خۆ و عەزەمەتی خوای پەروەردگار دنیا هەر هەمومانی مەغرور کردووە و دنیا دڵ و دەروونەکانمانی داپۆشیوە و پێشمان وایە ئەگەر ئەم دنیایە ئەگەر ئەمڕۆ سبەی نەبێ کاتێک کە زانی ئەمرین لە برسا بین لەوە ناکەین کەسێک کە هەیە کە ڕەزاقە کە خوای پەروەردگارە بۆیە پێمان دەفەرمێ يهدي الله به من اتبع رضوانه سبل السلام ويخرجهم من الظلمات إلى النور بإذنه ويهديهم إلى صراط مستقيم خوای پەروەردگار پێمان دەفەرمێ ئیمانداران ڕێنماییان دەکات لە تاریکایەکانەوە بەرەو ئیمان و بەرەو ئیسلامەتی و ڕێگەی ڕاستەکەیشان پێنیشان دەدات بەڵام خەڵکانێک ڕێگە ڕاستەکەی خۆی لێ تێک ئەچێ لە پێناو دنیادا کاتێک کە زانی ئیتر خوای پەروەردگار زوڵمی لێ ناکا وما ظلمهم الله وخوا زوڵم لەم جۆرە خەڵکانە ناکا ولكن كانوا أنفسهم يظلمون بەڵام ئەمانە خۆیان زوڵمیان لە نەفس دڵ و دەرونی خۆیان کردووە ئێوە تەسەوڕەکەن بەڕێزەکانم لە پەرلەمانکانی وڵاتانی ئیسلامیدا تەمان بۆچی وڵاتانی ئەوروپی باز ناکەین ئەوروپا وڵاتانێکی کوفرە ئیتر دیانەت و بابەت و ئەوەی کە هەیە لەلایەن شتێکە کە لایەن وجودی نییە ئیسلامە بەڵام لەو لاوەیە بەدەیسە بۆچی باسی وڵاتانی ئیسلامی دەکەین چۆنکێکم ئێمە جیرۆدەی ئەو فکرە ئیلحادی و خراپەکانن لە وڵاتانی ئیسلامیدا کە بە ناوی دیموکراسی و بە ناوی مافی مرۆڤ و کۆمەڵ لەم شتانەما بۆمان دروست دەبێت کابرایە عالمی دینە مامۆستای عالمی دینە ئەبێتە ئەندام پەرلەمانێ وە لە پەرلەمانەکەیە پەیڕە و پرۆگرامێک یا قەرارێک یا بڕیارێک دەرئەچێ مخالفە بە شەریعەتەکەی خوای پەروەردگار بەڵام تەماشا ئەکەی لە پێناوی سڵتە و دەسەڵات و سەروەت و سامانی پارەی دنیایی ئامادە نییە ڕوبەڕووی ئەو کوفرە ببێتەوە ئەوەی لێرە خوای پەروەردگار پێیان دەفەرمێ ئەمانە بۆ شەهوەتی دنیا شەیتان دەبنە وەلیان و یارمەتی دەریان بۆیە ئینسانی موسڵمان دەبێ ئاگای لەوە بێ یەکێک لەو کەسانەی کە تاغوتەکە زانان ئیشارەتی پێدەدەن دەڵێ حاکمێکە لەو حاکمانەی کە بە قورئان حکم ناکا ئەو دەسەڵاتدارانەی کە قورئان دەستوری نییە پێیان ناوترێ موسڵمان و ناشکرێ گوێڕایەلیان بیت بەڵام ئەی خۆ دەسەڵاتدارن بەڵێ دەسەڵاتدارن بەڵام ئەی چی لەسەر تۆیە ئەوەی لەسەر تۆیە کە تۆ تەئیدی نەکەی ڕێچکەی ئەو نەگری یارمەتی دەری نەبی هاوکاری نەبی پشتیوانی نەبی لەگەڵ زاڵمدا نەبیت ئەخی لە وڵاتێکی وەکو میسر زیاد لە 87,000 موسڵمان لە سجنایە بەبێ ئەوەی یەک تاوانێکیان هەبێ هەر تاوانێک لە دکتۆرای تایە لە عالمی ئیسلامی تایە لە خاوەنی شەهادەی دکتۆرا و ماستەری تایە بەدەیان دکتۆری طبیشی تایە سەبەب و تاوانەکان چییە؟ تاوانەکان تەنها ئەوەیە کە خەڵکانێکی موسڵمان و ملتەزیم بە دینی خوای پەروەردگارن ئەی لەم کاتێک کە تۆ تەئیدی زوڵم مستەمەکەکەی لە زوڵم مستەمەکەیشیان نەتیانە بەشداری والذین کەذەبوا بآیاتنا خوای گەورە پێمان دەفەرمێ ئەو کەسانەی کە بێباوەڕ بوون بە ئایەتەکانی خوای پەروەردگار صم وبكم في الظلمات کەڕن کوێڕن لە تاریکایەکانە ئەوە وەساونەتەوە بەوە نییە چاومان دەبیستێ بەوە نییە چاومان دەبینێت و گوێشکمان دەبیستێ کەڕین کوێڕین لە ئاستی زوڵم
کڕی کوێرین لە ئاستی سوکایەتیکردن بە دین، کڕی کوێرین لە ئاستی تاوان و خراپەکاری کاتێک کە ڕوو ئەدا دەڵێ کێشەی من نییە، مشکلەی من نییە. لەولاوە ئەگەر کەسێکیش هەڵسەد قسەیە بکە 1001 بوختانی بۆ دروست دەکرێ. بۆیە خوای گەورە نمونونەکانمان بۆ دێنێتەوە، بەڵام لە واقعی ڕۆژگاری ئەمڕۆمادا ئەوە هاتۆتە بەردەستمان بەڕێزەکانم. جا من باسی نەکەم، مامۆستایەکی تر باسی نەکە، ئەی کێ باسی بکە. ئەم ئاەتانە کە من دەیخوێنمەوە لەوەچی لای زۆربەی زۆرمان وەها بێ، تۆ بڵێ ئاەتی وا هەبێ، تۆ بڵێ ئاەتانە هەب لە قورئانە وجودی هەبێ، بۆ من تازە ئیبلیستم. بۆ مامۆستاکان هەر دێن تەنها باسی کۆمەڵی ئادابی ئیسلامی دەکەن، بەڵام باسی وەلا و بەڕا و باسی یەکڕیزی موسڵمانان ناکەن. زۆر لە موسڵمانان تاقی بوونەوە لە شەڕی غەزەیە. کاتێک کە شەڕێک ڕوویدا لە وڵاتەدا، حەی عەلە السەڵات دەسەڵاتێک هەبوو کە کوفر بوو، وە کۆمەڵە خەڵکانێکیش هەبوون کە زوڵم لێکرابوون. هەموو مەسائلە دینەکە خەرە ئەولاوە. بەپێی قانونی نێودەوڵەتی ئومەمی متحیدە دەڵێ هەر میلەتێ ئەگەر داگیرکراو بێ پێویستەکە واجبە لەسەری حەقی و مافی خۆیەتی کە دیفاع بکات و داگیرکردنەکەی لەسەر وڵاتی خۆی لابەرێ. لەولا ئەو لێ ئەکوژرا، بەڵام کابرا لێرەوە تەئیدی کوشتنی منداڵێکێ کرد، تەئیدی کوفری ئەکرد، تەئیدی ئەو سوکایەتێکە کە بە دینی شەکرا. لە کاتێشا خۆی بە موسڵمان دەزانێ. خوای پەروەردگار پێمان دەفەرمێ چی؟ من يشاء الله يضلله ومن يشاء يجعله على صراط مستقيم. هەندە خەڵکانە خوای پەروەردگار ئەگەر شیاوی هیدایەت بن و شیاوی ئەوە بن لە ڕیزی ئیمانداران و مسلمانان بن، ئەوە هیدایەتیان دەدا، و کۆمەڵە خەڵکانێک کە شیاوی هیدایەت نەبن ئەوە هەر لە گومڕایی و سەر لە شەواییدا دەمێننەوە. لەبەرەوە سوپاسی خواکەن بەڕێزەکانم کە ئێوە ئیماندارن، سوپاسی خواکەن کە ڕێبازی خواتان گرتووە، سپاسی خواکەن کە ئێستەکانە لەسەر سیراط المستەقیمن. بۆ هەر مەسائلێکی شەرعی لە ژیانی ڕۆژانەتاندا، تەنانەت سەلامکردنێک بێ لەگەڵ منداڵەکەتاندا، تەلەفۆن بۆ مامۆسایە بکەن، بڵێ مامۆسا من بە چه ئادابێکی ئیسلامی لەگەڵ منداڵەکەمان سەلامی لێ بکەم بۆی بە عیبادەت لای خوا بۆت بنووسێ. ئیسلام ئاوایە. ئیسلام هاتوون تەنها بۆیان کۆیان کوردینە تۆ لە ناو مزگەوتێکا، لە چوارچێوەی مزگەوتێکا نوێشکە ڕۆژوو بگرە عیبادەت کە عیلاقەی کەس نەبێ. ئەی سیاسەت، ئەی بەڕێوەبردننی خەڵکی، ئەی ئیدارەدانی خەڵکی، و ئیشی کۆمەڵە خەڵکی ترە. ئێوە خەڵکە دزە، جەردەیە، گەندەڵە، خراپەکارە. ئەگەر منێکی موسڵمان و دەستپاک و بە ئەخلاق نەچم، ئەو خەڵکە سەرگەردان دەبێ. بۆیە ئیسلام لە ئەوڵەکەیەوە خوای پەروەردگار کە هێناوەتی سیاسەتیش و دینداری و خواناسیشی لەگەڵ یەکە تێکەڵ کردووە. پیغمبری خوا علیه الصلاة والسلام دەفەرمێ کانت بنو ئیسرائیل توسوسهم الأنبیاء. دەفەرمێ بنو ئیسرائیل پێغەمبەرەکانی خۆیان سیاسەتی بۆ کردن و دەیبردن بەڕێوە و کاری لەسەر دەکردن. بەڵام ڕۆکە ئێمە ئەکاتێ دین وڵاتانی ئیسلامی بۆچی کاول بۆ بەڕێزەکانم؟ إذا وسد الأمر إلى غير أهله فانتظر الساعة كليش لنشانكاني قيامته بيغمبري خواه فرمى عليه الصلاة والسلام. أجر كار جيشت دستانك خلقانك غير دس أمين شارواني هاتني قيامت بك. ولاتاني إيما ولاتاني إسلامي هل أندونيسيا وبقرة هتاكو موريتانيا آية ولاتانك فقير هجار آية ولاتانك بيكسن حتى شو مالك خوما دونك بيني معكاكا خاوني جورترين غازة كتناند أوروبا اجتماعي غازة كي كدوها كتي لا فائدة صالحها معلم خلق الأمر ده تدخوا خوادنيا بوكو كنوا تدخوا يارمتيان بدن دي أوا إشي حكمته يا إشي منو تويا دي أوا إشي دصلاته يا بديشي منو تويا هەردا هاتەکەی خۆیانی بۆ سەرف بکەن دەوڵەتێکی وەکو ئەردەنیش وەکو عێراقیشی پێ بەخێو دەکرێ ئەی خێرە بۆ لەبەرەوەی لە دەستێکی ئەمینان نییە. بەڕێزەکانم خوای پەروەردگار پێمان دەفەرمێ الأعمى والبصير کوێر و ساخ وەکو یەک وایە بە نمونە بۆمان دەهێنێتەوە کوێر و ساخ وەکو یەکوانین هەل تەستەوی نەخێر وەکو یەک نییە خوای جان کوێر و ساخ چاوساخ چاوساخە. پاشان پێمان دەفەرمێ الظلمات والنور تاریکستانەکانیش و ڕۆشناییش وەکو یەکوان واتە چۆن کوێر و ساغ وەکو یەک نین تاریکایەکانیش و نور و ئیمان وەکو یەک نین. کاتۆ ڕێچکە و ڕێبازی غەیری خوا هەر کەسێک بێ هەر ئیدعایەکی بۆ بکە تاریکستانیە بەڕێزەکانم گومڕاییە سەر لێشێواویە. پاشان خوای گەورە پێمان دەفەرمێ بسم الله الرحمن الرحيم ألف لام را
كتاب أنزلناه إليك لتخرج الناس من الظلمات إلى النور. أي محمد كتابك بو من دا بزاندوي كقرآن خو بخوراي بو من دا نبزاندوي أي بوشي بو من دا بزاندراوا لبرشي بو من دا بزاندراوا أو قرآن عزيزي كلناو مالكان من دا كز جويلي ناقري ككز ناي خوينيتوا ككابرا الرفي مالكيها بديان چیرۆک و ڕۆمان و قسەی فەلسەفی داناوە خوێنێتەوە بەڵام ڕۆژێک ناهاو تەفسیرێکی قورئان بخوێنێتەوە گوێی لێ بگرێ. لە حەجەت الوداع کابرایەکی جوولەکە ئیمامی عومەری بینی عەفوەن لە مەدینە بە ئیمامی عومەری فەرموو ئاەتێک بۆ ئێوە دابەزیوەتە خوارەوە ئەگەر ئەو ئاەتە بۆ ئێمە دابەزیایە واتە وەکو جوولەکە بۆ پێغەمبەر موسا هەموو ساڵی ئەو ڕۆژەمانە کرد بە ئاهەنگ و خۆشی خۆشگێڕان. ئیمامی عومەر فەرمی کام ئاەتە؟ فەرمی ئاەتی کە خوای گەورە دەفەرمێ اليوم أكملت لكم دينكم وأتممت عليكم نعمتي ورضيت لكم الإسلام دينا. ئەی محەممەد پێیان بڵێ ئەمڕۆ دینەکەم بۆ تەواو کردن نیعمەتەکانی خۆشم بەسەردانا ڕژاندن و تەنها ڕازیم بەوەی کە ئیسلام دینتان بێ. ئیمامی عومەر فەرمی وەڵا دەزانم کەی دابەزی لە کوێ دابەزی چۆنیش دابەزی کاتە کوفرش و ئیلحادیش تەماعیان لەو دین و لەو ئیمانە و لەو دڵخۆشی ئێمەیە بەڵام ئێمە هەستی پێ ناکەین. پاشان خوای گەورە کە بەمان دەفەرمێ ئەم کتێبەی کە بۆمان دابەزاندووی ئەی محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام بۆ ئەوەی خەڵکی جا ئاگاداری ئێمە بن بەڕێزەکانم وشەی ناس واتە بۆ هەموو کەسێکە کابرا دەگونجێ کافر بێ دەگونجە مسلمان بێ بۆ ئەوەی خەڵکی لە گومڕاییەوە لە تاریکاییەکانەوە لە سەر لە شاوەکانەوە ڕزگاریان بکەن بۆ لای ئیمان و بۆ لای ئیسلامەتی. جا قسەیەکێ ئێستاکانە ئێمە پێ ئەخەڵەتین کاکە خۆ من بڕوام بەخوا هەیە وەڵڵاهی ڕاستە نوێژ ناکەم بەڵام دڵم پاکە ڕاستە ئێمە خەڵکانێکی باشین ئەوانە بەڵام بەخوا ئێمە خەڵکانێکی بڕوامان بەخوا هەیە و بڕوامان بە ئەم ئیسلامەش هەیە. ئەمە داوی هیچ کەسێک نادا. یەکەم کەسێک کە بڕوای بەخوا هەیە و لە خوا ئەترسێ و بڕوای بە زیندوو بوونەوە هەیە شەیطانە بەڕێزەکانم بەڵام خوا لە ڕەحمەتی خۆی دەری کرد. و ئەو پێغەمبەری ئاخر زەمانە کە خوای پەروەردگار ناردوویەتی بەسەر قوڕەیش ئەو پێغەمبەرە بوو کە هەموو قەومەکە بڕوایان بەخوا هەبوو و عیبادەتی خواشیان دەکرد و حەجیشیان دەکرد و عەمرەشیان دەکرد تەوافیشان دەکرد و سەربڕینیشان دەکرد بەڵام هەر کافر بوون. بۆ چونکەکم تووشی شرک و گومڕایی و سەرلێشێوایی ببوون. بۆیە خوا ئەم قورئانی ناردە خوارەوە ئەی محەممەد لە مەکەوە دەست پێ بکە گومڕایی و سەرگەردانیەکانیان لێ دوورخەرەوە با ڕووبکەنە ئەم ئیسلامە. ئەی چی بکەن یا رب العالمین وذەکیرهم بأیام الله بیری ئاەتەکان و ڕۆژەکانی خوای پەروەردگاریان بخەرەوە ئین فی ذلک لآیات لكل صبار شەکوور. ئەم ئاەتانە بۆ خەڵکانێکن کە سوپاسگوزاری خوای پەروەردگارن. پاشان هو الذي يصلي عليكم وملائكته ليخرجكم من الظلمات إلى النور وكان بالمؤمنين رحيما. أي محمد عليه الصلاة والسلام أو خواياك خويش وملائكة كانش صلوات ورحمة لستان لدادات وانا بوشي بو أويل لتاريكايا كانتو ورزقاتان بكاتو بروشي برو نور برو رشنعي قواي برو برو إيمان برزكانم. يعني يا من دابنيشم آيات وحديثي بيغمبري خو عليه الصلاة والسلام آل لهم يتنبو بخوان موا لو أتش بدو ساعات تجو تارك طاونا به برام كردواري دل مشتق نموني خروارك أم نمونا أنا بوشي دهنين وبرزكانم إما أمي إسلامين إما أمي محمد المصطفى عليه الصلاة والسلام إما أمتي شين شون كوتي بيغمبري شين كبيغمبري آخر الزمان إما أمتي شين شانازي بدين مان دكين بأخلاق دين داري مان دكين بالروشت وآداب وأخلاق والروشت خو مان دكين إما ملتي شين چەندین ناخۆشی و ناڕەحەتی و دەردەسەریشمان کە بەسەردا هاتبێ هەر سوپاسی خوای پەروەردگارمان کردووە و دڵنیاش بین لەوەی کە ئەوەندەی ئێمەی مسلمان فەخر بە دینداری و کوردایەتی خۆمان دەکەین لەوەی خەڵکی فەخر بە و کوردایەتی خۆیان نەکاتەوە. بۆیە ئێمە وا نەزانین کوردایەتی و دینداری دووشتی جیاوازن. نەخێر دینداری خواناسیە کوردایەتیش کوردایەتیە بەڵام فەزڵ و مینەتێکی خوای پەروەردگار کە لەسەرمانەیە کە ئیسلامی پێبەخشیوین بەم دینت خزمەت بە کورد دەکەین و بە کوردیش خزمەت بە دینی خۆمان دەکەین. بۆیە بەڕێزەکانم
ئێمە کاتێک کە خوا سەربەرزی کردین بەم ئیسلامەوە لە گومڕای ڕزگاری کردین بۆ لای ئیمان بۆ جارێکی تر بگەڕێنەوە بۆ لاو کوفر و ئیلحاد بۆ لەوە تێنەگەین چۆن هەسوکەوت دەکەین چۆن تەعامل دەکەین چۆن خوا لە خۆمان ڕازی دەکەین بۆیە ئومێدم وایە ئینشاءالله تەعالە کارێ بکەین خوا لە خۆمان ڕازیکەین ئەو ڕێگایانی کە ڕێچکەی شەیطانە لێ دوور بکەوینەوە و ئەو ڕێچکەیەشی کە ڕێچکەی ڕەحمانە لێ نزیک بینەوە خوا عاقبەت خێرمان کەی هیدایەتمان بدەی ڕەحمان پێ بکەی لە بەڵاو مصیبەتی دنیا قیامەتمان پارێزی آمين والحمد لله رب العالمين ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار